بله تماشاوان میوانه که میه هجایه او عالیه پیوندی دارن جنیزی و روشه دشوپینن به گمان سرنجوان دبت ترنت جبو روشان ها کویا لحلبه هي دهمان دم دا جدر گرینگ یه نوچین آژانس انزبالله جهانیه که روشه دشوپینه لکردستان 24 ام جی میوان دکن جبوکو جبوا روشا ادلبه بگم ادلبه جیگر البته یا حلبه یا میدانی بزنبین بريس رامي عبد الرحمن ريبيري روانجا سوريا ما في مروفان كيفنتريا بريطانيا جلمه بريس رامي دماتا باش به داوي روشا ميدانيا الحلبة قالوا تشاوايا كينها الحلبة بالا دسته في روجبره كيف بشي نعم مساء الخير بەڵێ ئێوارەتان باش ئێستا حەلەب لە ژێر کۆنتڕۆلی دەستەی تەحریری شامدایە ئەوان بەتەواوی کۆنتڕۆلیان کردووە هێزە کوردیەکان لە بنەڕەتەوە کۆنتڕۆلی ناوچەکەیان کردووە بۆ سەر ناوچە کوردەکان وەکو ئەشرەفیە و شێخ مەقسوود لە باکووری خۆرئاوای حەلەبدا هێزە کوردەکان لە هەندێک ناوچەی دیکەشدا بەش بوون بە تایبەتی ئێستاش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی حەلەبیان دەست بەسەردا گرتووە هەرچەندە دەستەی تحریری شەم لەلایەن هێزە کوردەکانەوە قسەیان کردو بۆ ئەوەی پێکدادان دروست نەبێت لە نێوان هەندێک هێزەکان هێزە کوردەکان دەستیان گرتووە بەسەر هەندێک ناوچەی دیکە ڕێگەی نێوان حەلەب و ریف تاکو ئێستا لە ژێر دەستی ئەواندایە جگەلەوەش دەتوانین بڵین کە ڕژێن بە تەواوی داڕماوە بە تەواوی کشاوەتەوە لە حەلەب هیچ دەسەڵاتێکیان نەماوە لە ئیدلیب هیچ دەسەڵاتیان نەماوە بە تەواوی شکستیان هێناوە کشانەتەوە لقول حكومة سوريا به وكيشان تاكتيكي بويا او دي خريج بخن جارة كدن هيرشان انجام بدن كواتا جلو بياتا بريس رامي بوشي حكومة سوريا و جروبين تشكدار تايبتين جريدا ايران حزب الله بفي اواي حلبي بجيهشتن لا هناك هذا الشيء مخطط ئەمە شتێکی پلان بۆ داڕێژراوە ێرشێکی بەڕاستی بەو شێوازش نێکەوان باسی دەکەن کە با بڵێن پلانێکی تەکتیکی بێت ئەوان هەر لە پاشەک شەداین بۆ ئەوی بەواقعی قسە بکەین ئەوان بەس کشاونەتەوە و ئەوەی کە ئەوان دەیڵێن تەنیا قسەیە و تەنیا هەندێک با بڵێن تەنیا بەرزکردنەوەی وێنەی بەشار ئەسەد و پەیکەری بەشار ئەسەدە هەر شتێکی ڕژێم لە حەلەب هەبوو بێت هەمووی داڕماوە و هیچی بەسەر هیچەوە نەماوە ئێستا هیچی نەماوە كواتا دو چارچوبه او روشا لحلبه ده هيا چارا نویسه سوریه یک پارچه بی ولاتی او یا رژیم دی برف کی بچید گلو يعني المضحك ان ابو محمد بەڕاستی جێگەی پێکەنینێک ئەبوو محەممەد زولانی باسی لە یەگرتووی خاکی سووریا کردو گوتێتی شەڕی هێزە کوردەکان دەکەن پێم وایە گەر شەڕی هێزە کوردەکان بکات ئەو کاتە ئەو هێرشە بە ئاڕاستەی هێزی هەرێمی دەبێت کە تورکیە بەڵام تاکو ئێستا ئێمە هیچ شەڕێکمان لە نێوان هێزە کوردەکان و هێزەکانی زۆلانی نەبینیوە بۆ ئەگەر بێت و ئەوان بڕیار بدەمستە ناوچە هێزە کوردەکانەوە من پێم وایە لەوێوە خوێنێکی زۆر دەڕژێت لە ڕوبەڕووبوونەوەی هەردوولە ولی كواتا هالويستي اليندن ين بيونديدار ولاتندن ين هرمي وجياني صبارتي روشا سوريا اكر امجر روسيا دست بيديكين تيغوتن كونها روسيا بردمان اسماني لديجي نافندن چكدار ان اوبوزيسيون دست بيكرنا هالويستي روسيا صبارتي في بريسيتو تشاد بيني الموقف الروسي هەڵوێستی رووسیا هەڵوێستێکی شەرمنانەیە بە هاوکاری ڕژێمی سووریا ئەمە شتێکە جێگەی دڵنیە تەنانەت ڕووسەکان لە ناوچەی ئەمڕۆ ئێوارە لە هەندێک ناوچە کشاونەتەوە بۆیە پێم وایە هەڵوێستی رووسیا هەڵوێستێکی شەرمنانەیە دەیانەوێت نەخشەی ناوچەکە دابڕێژنەوە دەیانەوێت کە بەشار ئەسەد بەسەر سووریاوە بمێنێتەوە و نەشانتوانی و ئێران بەنەدەرەوە بۆیە ئەم بەردوخە ئێستا ڕووی داوە ئێران وردە ناوچەکە ڕادەست دەکات كواتا كرم بحث ايران بتايبتيا وميليشياتن كو ايران پشتوان ياندكه جلوان بو حلبي بيفي اوي بردام دهمان دام ده حزب الله يا لبناني روشاوان لدفري لا منهاروا ئەوان بەتەواوی کۆتاییان پێهاتووە بەتەواوی شکستیان هێناوە بەڕاستی هێزە شیعیەکان ئەوانەی لێشیان ماونەتەوە ڕوبەڕووی چارەنووسێکی نێدیار دەبنەوە بارودۆخیان خراپە لە حەلب تەواو كواتا تركيا امريكا فيمانيا نفدولتي ئەمریکا پشتیوانی هێرشەکە دەکات بە تەواوی لەگەڵ ئەوەدا کە ڕوو دەدات تورکیا بە هەمان شێوە ئەگە تورکیان و کۆڵیش بکات ئەم بابەتە ڕاست نییە ئەمریکا و تورکیا لەگەڵ ئەم هێرشەدا 100% لە پشتی ئەو هێرشەش كواتا ارمانجا امريكا و تركيا صبارتي وكتوت بيجي پشتوانيا ويرشي كل سر روشا سوري بردام ناكو كينان هبونه و در انجام چه بنگلو مبستوان چیه
هل نقول اسقاط بشار ئەمە تقسيم سوريا بڵێن إلى دابشکردنی سووریا كونفدراليات یاخود دروستکردنی ڕژێمێکی کۆنفدرالی و شکست پێهێنانی بەشار ئەسەد ڕەنگە ئەم دوو سیناریۆ بن. کەواتە دەبی چارچوبیدا چارەنویسێ بەشار لەسەر تێبەرەفکی بەگایە. يعني بشار الاسد يعني هل هو رئيس بەشار ئەسەد ئایا پاراسی بۆ خۆی سەرۆکی وڵاتێکە ئەمە بۆ خۆش پرسیارێکە بەشار ئەسەد ئێستا لە کوێ بەڕاستی ئەو پێویستە بچێتە ماڵەوە و یاخود دەبێت دادگایی بکرێ بەڕاستی لەبەرەوەی بەشار ئەسەد لەسەر کورسی حکومڕانی دانیشتووە بە درێژایی ئەو هەموو ساڵە 24 ساڵە بە ئاسن و ئاگرشەڕی سووریا و حکمی سووریا دەکات. کەواتە توزانیژیک برێس ڕامی تر سووریا د فعلیدا دابش بووە دابشی چەند هەرێمێن جودا بووە و لە بن کۆنتترۆلا ئالیین جودا جودا و بە باندۆریا وڵاتین هەرێمی جیهانی کەواتە دەبی چارچوبیدا گەل و جوگرافیا سووریە فعلن وێ بێتە دابشکردن وێ دەر ئەنجامێن کونکرێتی هەبن ئێدی ڕەوش ئاسایی ببیت شێوازێکی دی ئیدارەکردنی لەوی وڵاتی بێتە ڕۆژەوێ. ئەمە شتێکی ڕنواشکرایە پێم وایە ئەگەر شتەکان بەم شێوازە بەردەوام بن سووریایەکی نوێ دەبێنی سووریایەکی دابشکرا و بە گوێرەی ئەو پلانەی کە پێشتر لە خۆراوە دانراون بۆ ئەوەی سووریا دابش بێت. لەسەر چ بنەمادەیەتە دابشکردن لە گۆر ئەوە توتزانی ڕەنگە دابشکارێکە بە گوێرەی ناوچەی کۆنفدرالی بێت نەوەک با بڵێن دابشکاری نەژادی و ئاینی. کەواتە کەرەم بەسی ڕەوشە مرۆڤی بکەین هەڵبەتە تێگوتم بە 10,000 خەلکە حەلەبێ ڕەڤیانە بە هزاران ئۆتۆمبیل لە حەلەبێ دەرکەتنە بەرێ خۆ دەدەنە ناوچێندن حتا ڕیژی هات تێگرتن تایبەتی M5 کەواتە ڕەوشە مرۆڤی لە حەلەبێ ناهاچاوایە گەلو. بارودۆخی مرۆیی لە حەلەب خراپە خەڵک سەرتا لە دەستدرێژی دەترسان کە با بڵێن دەستەی تەحریر شام بیکات بەڵام تا ئێستاوان هیچ شتێکیان بەرامبەر کەس نەکردو سەرپێچیان بەرامبەر کورد و عەرەب و کریستیان و موسڵمانان نەکردووە بەرامبەر سوننە سەرپێچیان نەکردووە شیعە و ئەرمەن و هیچ کەسێکی دیکە تاکو ئەم ساتە هەموو شتێک زۆر ئارامە زۆر باشە بە پێچەوانەی ئەوەی کە ڕۆژی داگیرکردنی عەفرین دەگوترا ئەو کاتە دەستدرێژی و هێرشی زۆر هەبوو خەڵکی مەدەنی دەکوژرا بە شێوازی جیاواز بەڵام لە حەلەب ئێستا بارودۆخ جیاوازە هیچ کام لەو شتانەمان نەبینی. ئەڤژی جێ سەرنجە بۆ هەڵویستێ چەکدارên opozîsyonê bi taybetî Tehrîr Şam evatiye guartin ji ber ku bi çekdarên tundra û têne hesibandin bû bi vî awayê nerim teamilê gel xelkê Helebê dike ku tu dibêjî. من ئەوەی بۆم دەردەکەوێت ئەوەیە کەوان دەرسیان وەرگرتووە و پندیان لە ڕابردوو وەرگرتووە بۆی کە باشتر وایە بە مرۆیی مامەڵە بکەن لەگەڵ ئەو خەڵکادا و لە میدیا و لە دەرەوەی میدیاش بۆ ئەوەی نەگوترێت کە ئەوان خەڵکێکی سەرپێچی کارن و خەڵکی سڤیل با بڵێن هێرشیان دەکەنە سەر. کەواتە ئەف هێرشە دێل Helebê بتنێ بینن gel û wan dêl Helebê derbasî deverêndin jî bin. ئەگەر بەڕاستی بڵێم بەیانی چی دەگوزارێت زانیاریەکی دروست نابێت هیچ کەسێک نازانێت چی ڕوودەدات و پلانەکانی داهاتوو بەڕوونی چین ئەوە ئێستا دەگوزارێت چیەوە ئەوەی لە داهاتوش دەبێت چییە. کەواتە ڕژێمەکە دەبێژە خوا دێ ڕێک بخۆ جارێکردن هێرشێن بە باندۆر بکە گەل و حکوومەتە سووری دکارینە دوێدا هەنە جارێکردن Helebê بە هێرشێن بەر و باژی کۆنتترۆل بکە. قسە شتێکە کردداری شتێکی دیکەیە تۆ دەتوانی زۆر قسە بکەی بەڵام کردار شەرتە. بەێ ئەم بەحسێ هەڵویستێن وڵاتین دەردۆر بکەین هەڵبەتە کۆمکارە وڵاتین عەرەبی حتا ناو وڵاتین عەرەبی هەڵویستێکی جدیدینە سەبارەتی vێڕەوشێ عێراقیژی دەبێژە سنوورێن خۆمە کۆنتترۆلکردنە داکو ڕەوشە سووری یا هەندر نەکەوێت نەڤ عێراقیدا کەواتە vێ هەڵویستی تو چات بینی گەل. بابەتەکە بەم شێوەیە سووریا ناوچەی هەژمونی نێودەوڵەتیە دابەشبوونی ئەو هەژمونە نێودەوڵەتی و هەرێمایەتیانەیە سووریا وەکو پێویست وێران کراوە خەڵک پێویستی بەوێ بحەسێتەوە شو بدات پرۆسەیەکی دیموکراسی هەبێت دەوڵەتێکی دیموکراسی لە سووریا دروست بکرێت نەک ئێستا سووریا بەم شێوازە دابەشکرا بێت لەسەر بنەمای نەژادی و ئاینی و تایفە. کەواتە ئەو ڕەوشە لە Helebê هەیە تەسعیدێکی ئیعلامی هەیە سەبارەتی ڕۆمالکردنا ڕەوشێلێ سەرئاستێ ناڤەندێن بڕیارێ لە هەرێمی و سەرئاستی جیهانیژی بێدەنگیەک هەیە سەبارەتی ڕەوشە Helebê ئەف بێدەنگیە چما گەلو.
لان هناك موافقه هۆکارێکاوێ کۆدەگێکی نێودەوڵەتی هەیە لەوەی لە حەلب دەگوزارێت هەمولایەکان لەسەرەوە ڕێککەوتوین پلانێکی بۆ دانراوە 3 مانگ لەمەوبەر ئێستا جێبەجێ کراوە بەڵام هیچ کەسێک بەڕاستی پەیوانە بوو کە ڕچێن وا بە ئاسانی دەڕوخێت. کەواتە دوو وڵاتن بە باندۆر هەم شێوازی ئیدارەکردنا سیستەمی نهایی جیهانê hem yê herêmî jî Rûsyê Amerîkan e û li Sûriyê jî hebû nawan ya sarbazî ya berfireh heye ya bi bandor heye kewata halwîstê van du wilatan sebaretiya va li Sûriyê dimeşe bi evra. رووسیا دەیەوێت ئێران لە سووریا ببەتە دەرەوە ئەمریکا دەیەوێت ئێران لە سووریا ببەتە دەرەوە بەڵام هەنگاوی دوای ئەوە چییە دوای چوونە دەرەوەی ئێران ئەمە کۆمەڵی پرسیارن دەبێت رووسیا و ئەمریکا وەڵام بدنەوە. و Tirkiye gelo yanî derketina Îranê ji Sûriyê li ser hesêba hêzbûna Tirkiye nîne pêgehê wê. تورکیا وڵاتێکی داگیرکارە لە سووریا و ئەگەر حەلەبیش داگیر بکات هەر بەو شێوازە دەمێنێتەوە تورکیا هەروە بووە و هەریش وایە دەوڵەتێکی لەشێوە ئەزە بووە بە گوێرەی ئەو ڕێکەوتنەی کە ئەوان کردویانە لە تورکیا پێیان وایە حەلەب بوو مووسڵ بەشێکن لە خاکی تورکیا و ئەوە تاکە ئەمان جیوانە بۆیە من دەڵێم تورکیا هەژمونیان لە خاکی سووریادا هەیە بەڵام بەڕاستی ڕژێمێکی دیکتاتۆری ئەو کارتەی بە تورکیاداوە بۆی تورکیا بتوانێت کارێکی لەو شێوەیە بکات بۆی ئەو خاکە داگیر بکات. کەواتە برێس عەبدوڕەحمان یعنی di çarçovê şerê li Xezeda tê gotin ku rojhilateke navîna nû wê dirûz bibe wê jeopolîtîk bihête guhartin kewata eva li Helebê çêbegel û tu dibînî dirêjkiriya wê rewşê? پێم وایە هەرچیەک لە سووریا ڕوودەدات پەیوەندی بە ناوچەکەەوە هەیە ئەوەی لە هەرێمەکەدا دەگوزێت پەیوەندی بە سووریاوە هەیە هەموو شتێک پەیوەندی بە یەکترەوە هەیە. کەواتە چارەنویسی ئەمریکا هەبوونەوەی لە سووریێ تەرام jî kêdiyê demay nêzî dibe bi çekûçkaspî. لە نێوان بەڕاستی دوو ڕۆژدا گۆڕانکاری گەورە لە سووریا ڕوودەدەن هەموو ڕۆژێک شتی نوێ ڕوودەدات ڕەنگە بەهاتنە پێشەوەی ترمپ گۆڕانکاری لە سیاسەتی ئەمریکا لە سووریا ڕوودات بەڵام سیاسەتی ئەمریکا پەیوەستە بە سەرکردایەتی ئەمریکا کێ دەبێتە سەرۆک ئەو سیاسەتێکی نوێ دادەڕێژێ و بڕیار لە هێوارەی هێزەکان دەدا. بەڵێ برێس ڕامی عەبدوڕەحمان رێڤەبەرێ ڕوانگەها سووریا مافی مرۆڤان ji kevertîna li Brîtanya gelma bû gelek spas birêz Abdurrahman.